من شەوی ڕابردوو لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە دەڤەری شنگال گەڕامەوە شەو درەنگ گەیشتمەجێ ئەوڕۆ منداڵەکان بەیانی بە بۆنەی هاتنەوەم بە بۆنەی ئەوەی کەوا فترەی زۆرە لە دەوامم حەزیان لێبوو داوەتم کەن بە خواردنەکی کوردەواری ئەویش کفتەی خۆماڵیە. ساڵی 85 ئەو کاتێکەوە خوێندکار بووم لە هەولێر چوون بوومە پێشمەرگە لە سنووری منطقەی شەقڵاوە خواردن و دانیشتن و هەستان و ینی هەموو ئیشەکانمان هەموو برێن وەختەکانمان لە ناو خەڵکی دێهاتەکان و ناو خەڵکی گوندەکان بوو تەماشام دەکرد سەبر زیاتر معجیبی برنجیانی گوندی بوو حەزم لە ئەو شتانە بوو کەوا بەکاریان دەینا ئیدی وەکو خەونێک لە مێشکم دروست بوو وەکو هیوایەک وەکو شتێکی وا لە بیر و هزرم دروست بوو کەوا ڕۆژێک لە ڕۆژان بتوانم ئەو کەلوپەلانە کۆ بکەمەوە و لە شوێنێکدا هەم بۆ ئەوەی دڵی خۆمی پێ مرتاحکەم هەم بۆ ئەوەشی وەکو کللتور و کەلەپوری کوردی بیان پارێزم و وا بکەم کە نەوەکانی داهاتوو پێی ئاشنا بکەم. زۆر وەفدی بیانی هاتوون سینی هاتوون ئەگەر دواتر دەفتەری زیارات و دەفتەری برێن سەردانیکردنم هەیە تەماشا بکەی ئەو کات دەزانی چەند خەڵک هاتوون چەند خەڵکی لەسەر مستەوای بەرز چەند خەڵکی بیانی چەند ڕێکخراوی برنجیهانی ئەوجە هەر لە سینەوە بگرە لە ئەڵمانەوە بگرە لە کەنەداوە بگرە لە ئەمریکاوە بگرە حتا وابزان پێش هەفتە دوو هەفتە پێش ئێستا وەفدێک لە ویلایەتی دەوڵەتی ئەمریکی هاتبوو هەم خواردنێکی کوردەوەریشم بۆ دروستکردن هەم ئاشنای کللتور و کەلەپوری کوردیشم کردن وەکو مێژوو دوو قاپی خواردنم هەیە لە قوڕ دروستکراوە بۆ سەردەمی سۆمەریەکان ئەگەڕێتەوە نزیکی 6,000 ساڵ بەر لە ئێستا گۆزەیەکم هەیە نزیکی 3500 ساڵ بەر لە ئێستا گۆچانێکم هەیە کە مێژووی کورد کە عیبارەت لە مێژووی کورد دەکا وێنەی کۆرشی مەزنی لەسەر هەڵکەندراوە بەردێکم هەیە کوردەواری خۆمان پێ دەڵێن بەردە ئاش ئەویش زۆر کۆنا زیاتر لە 200 ساڵ تەمەنیەتی هەیکەلێکم هەیە لە براس دروستکراوە لە زەرد دروستکراوە کاری دەستیە کەس مۆزەخانە نەهاتە لای من کە نەک بڵێ ئەو شتم دەرێ هەر برێ دەستت خۆشبی بەڵام لە مۆزەخانەی ئەمنە سوورەکەی سلێمانی کاتی خۆی من وەزیری مافی مرۆڤ هەبوو لە بەغدا دوای پرۆسەی ئازادی من مرافقی ئەو وەزیرە بووم حەبلەکەی ئەدامی سەدام ئەوەی کە سەدامی پێ ئەدام کرا هێنام ئێستاوە لە ئەمنە سوورەکەی سلێمانیە لەوێ پێشکەشم کردن پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستانم کرد بەبێ مقابل طبعاً ئێستاش بەناوی من لە ئەمنە سوورەکەی سلێمانی دانراوە یەکەم جار کە ئەو فکرەی لۆ هات هەندێک ئەشیا هیناوە گوتی یعنی حەزم لێ شتەکیەوە دابنێم ئەشیاکانی هیناوە طبعاً زۆر پیس بوو هەموو بەڕۆشتی قەدیمی بوو هەمووی قورب لە گوندی هیناوەوە گوتم جاوە هەمووە کودە سوورێ وڵات شتم ئەوەلی پێم ناخۆش بوو ڕاستی چکە فکرەکە ڕاستە فکرەی من نەبوو فکرەی وی بوو یەکەم جار فکرە حەز و ئارەزوەکە هەر ئیوی بوو بەرامبەرە کە دیتم ئەو حەزی لێیە درێژەمان پێدا بەرە ڕێکمان خسخڕمان کردەوە هەتاوەکو لە دواییدا لە ژوورەکی ئەو هاباڕێکی ئیدامانە کە دێم لێرە ئەخۆم ئەنووسم ئەخوێنم ئیسراحەت دەکەم نەوعەن ما زەوقێک لێ وەردەگرم
گەورەترین وەسیەتم و دوا وەسیەتم بۆ منداڵەکانم ئەوەیە نەک بیفەوتێنن بەڵکو برەوی زیاتر پێ بدەن و نەشی فەوتێنن وەکو یادگاریەکی من لەلایەن